من سروە عەلی دانیشتووی سلەیمانی حەز و خولیە و ئارەزوویەکی زۆرم هەبوو بۆ ترشیا دروستکردن و سرکە دروستکردن مێوە هاتووشکەوەکردن مڕەبا دروستکردن ئیتر زیاتر بۆ ترشیا دروستکردن حەز و خولیایەکی زۆرم هەبوو کوڕە بچکۆلەکەم وتی دایکە تۆ ئەم دەزڕەنجینی وتیایە بۆ دوکانێکش بۆ من ناکەیتەوە هەم هەلی کارێکشە بۆ من ئەڕەخسێنی هەم لەم وەزعی زروفی ئابووریەیە تۆزێ یعنی بارێکش لەسەر شانی مێردەکەم سوکەکەم ئیتر دەستم کرد لەخوا بە زیاد بێ پشتیوان بەخوای گەورە دەستمان کرد بم ئیشە و ئەم دوکانە خنجیلێشمان گرتووە و ئیتر وردەوردەوە ترشیا دروست دەکەن و لەخوا بە زیاد تقریبا 10 جۆر ترشیاتم هەیە و 6 جوێر ترشیاتی خەستەشم هەیە بێ لە 3 جۆر زەڵاتەشم هەیە بەتەمام ئینشەڵڵا چەند جۆرێکی کەش زەڵاتێکە دروستکەم و چەند جۆرێکش زەیتونم هەیە و چەند جۆرێکش سیرم هەیە وڵی تر شتەکانم 100% هەمووی خۆماڵیە سرکەی تریەی ڕەشم هەیە سرکەی تریەی سپیم هەیە کە ترشیاتی زەردی پێ دروست دەکەم و ترشیاتی سوور پێ دروست دەکەم و سرکەی خورماشم هەیە ئیتر خەڵکەکەش ئەمڕۆ بەڕاستی خەڵکەکە یعنی زۆر گەڕاتەوە بۆ شتە قەدیمە کەلتورەکانی خۆمان کە ئەزان شتەکانی منش هەمووی خۆماڵیە بەڕاستی مشتریەکانم زۆر دێنەوە و اینجا لە دەرەوەی شاریش هەمە لە ڕانیەوە دێن لە چوارقڕنەوە دێن لە سۆرانەوە لە دووهۆکەوە داوا ئەکەن لە کەرکووکەوە لە هەولێرەوە ئەزان شتەکان خۆماڵین بەنسبەت ترشیاتەکانمەوە ئەمبەم هەیە ئەمبەم هەیە و ترشیاتی زەردی سادەم هەیە و ترشیاتی سوورم هەیە بە ڕوبەی هەنار کردومە ترشیاتی کوردیشم هەیە ترشیاتی شاهانەشم هەیە ترشاتی مسڵاویم هەیە مدەبەسی پێڵێن ئەوە بە سرکەی خورمە ئەکرێ ئەوەش طبعا لەناو خۆمانە ئێمە بەس هەر کوردی و زەردمان خواردو من ئەمێ تۆزە گۆڕنکاری بکەمە ناو ترشاتەکانەوە ناڵێم یعنی شتی شارەکانی کەش ئەمەیتر لە جنوب چی دروست دەکرێت لە بەغات چی دروست دەکرێت لە مووسڵ چی دروست دەکرێت لە شارەکانی خۆمانە لە هەولێر لە دووهۆک فکرەکانم وەرگرتو بەڵێ پەیجێکی خۆم هەیە بە ناوی ترشاتی سروەخان ئەوان وایان کرد کە من بناسێنن بە کۆمەڵگا بەڵێ خەڵک زۆر کە ئەزانن ژن دروستی ئەکات فەرقەکە بەڕاستی لەگەڵ پیاوانە لەبەرەوەی ئیتر شتەکان هەمووی زۆریشی خۆماڵیە من گەڕامەتەوە بۆ کۆن کە قەدیمان دایک و ننک و ئەوانەمان چیان دروست کردووە زیاتر حەزم لە شتی قەدیمەیە زۆر بە دوای شتی قەدیمەیە ئاگەڕێم ئامۆژگاریشم بۆ ئەو خانمانە هەمووی ئەوەیە کە ئەوەی دەزڕەنگینیکی تایە بە دەستگیر ڕەنگینێکی خۆی بەدەرخە بۆ ئەم جیلە تازەیە ئەگەر من نێکەم و تۆنێکی طبعا ئەم کەلتورە کۆنانەمان کاڵ ئەبێتەوە داواکاریم لەو ژنانە هەمووی ئەوەیە کە ئەوەی دەزڕەنجینیان تایە دەزڕەنجینەکانی خۆیان بەدەرخەن بەڵێ دەستخۆشی زۆرم بۆ دێ لەلایەن خێزانەکەمەوە براکانم کەس و کار و برادرانم هەمووی دەستخۆشیم لی ئەکەنەڵێ ئافرین بۆ تۆ کە لەسەر پێی خۆت وەستاویت و بۆ خۆت ئەم بزنسە بچکۆلێ و بۆ خۆت پێکهێناوە و براکانم لە دەرەوەی وڵاتیش زۆر دەستخۆشیم لەکە شانازیم پێوە ئەکەن